پاشەوە تەکلیفیان کرد لە من لە سەتەلایت کوردستان کە لەگەڵ هاوڕێیان لەوێ دای بمەزرێنین بە وەدی ساڵ لێ ئیشم کرد بۆ ماوەی 3 ساڵ و لە کۆتایی پێشەوەی دەرچم فرسەتێک هات بۆم زنجیرە درامەی مەمیالان بکەم یانی یەکێک لە کارە گەورەکاری منە بڕای من زنجیرە درامەی مەمیالان کارێکی مێژوویە کارێکی نەتەوەییە کە توانیمان زۆر شت ساخکەینەوە لەو چیرۆکەیە لەو داستانە و هیوادارم یانی لەوە باشتریش بکرێتن و بێگومان چەندین ئەکتەری گەنجمان هێنا پێشەوە لە مەمیالان و ئێستا دیارن و ناویان دیارە و ئیشەکەن یعنی ئەوەی دەوێ ئیش بکە ئەوەی ئەو توانای هەیە ئەو تااقەتەی هەیە ینی کار لە ناو هونەر زۆر زەحمەتە ئاسان نییە توانیمان بینەری کورد هەمووی کۆ بکەینەوە بەرامبەر تەلەڤیزیۆنی درامای مەمیالان ینی هەمووی بینی بێ فەرق و جیاوازی ینی ئەو کاتەدا هەندێ ملمەلانەی هەبوو ینی سیاسی و نازانچی بەڵام باوەڕ ناکەم کەس تەلەڤیزیۆنی هەبایە و سەتەلایت ئەگەر مەمیالانی نەبینی ئەوە بەڕاستی ئەوەش کارێکە کە شانازی پێەکەم پاشەوە کەوتینە ناو ئیدارە و کاری ئیدارە و ئەو لایەنانە لەگەڵ تۆڕی ڕاگەیاندنی عێراق دەرچووم لە سەتەلایت 5 ساڵیش لەگەڵ تۆڕی ڕاگەیاندنی عێراق ئیشم کرد لە بەغا و لە کەرکووک و دیسان چەندین گەنج و کادرم گەیاند و هێنامە ناو بواری هونەر و بواری فیلم و بواری بەرنامە و درامە و ڕاگەیاندن و حتا سیاسەیش بەڵام 5 ساڵ مامەوە لەوێ ئێستا زۆربیان هەر لەوێ ماون لە کەرکووک بەڵام بڵاو بوون لە دەستگاکانی دیکە بەشێکیان لە دەرەوەن بەشێکیان لە کوردستانن هێشتا دەرنەچوونە ئیشەکەن توانیم ئەو کارەش لێ بکەم ئەوەش ئەزمونێکی دیکە بوو لەگەل یا مەزبوط بووم لەگەڵ بەڕەحمەدی کاک سەعود ئەحمەد دەرچووی کۆلیجی هونەرە جوانەکانی بەغایە سینەما لە کەرکووک بوو مامۆستا بوو لە پەیمانگا هونەر جوانەکانی کەرکووک دەستمان کرد بە خوا ئامادەکردن بۆ جێبەجێکردنی زنجیرە درامەیەک بە ناوی کەرکووک 4 کەرکووک 4 توانیمان دوایی جێبەجێ بکەین بەڵام بەداخەوە کاک سەعود کارەکەی نەبینی بەڵام باش بوو هات بۆ مۆنتاژ جووری مۆنتاژ لای من بوو لە ماڵەوە بوو هات هەندێک لە کارەکەی بینی بەڵام بەداخەوە خوعافیکە دەورێکی گەورەی هەبوو لەو کارە و چەندین هونەرمەند و ڕۆژەمبیر پشتگیری ئەو کارەی کرد لە شاری کەرکووک و لە دەرەوەی کەرکووک بەڕەحمەدی وەکو کاک جیهاد دڵپاک هات یعنی وەکو ڕاوێژکار و وەکو ئەکتەر و عەتیە خان و بەیان خان و چەندین ئەکتەری دیکە لە دەرەوەی کەرکووک هاتن و بێژگە لە هونەرمەندانی کەرکووک گەنجەکان بۆ هونەرمەندانی بەئەزموونیش یانی توانیمان لێرەش یەک جوڵەیەک بکەین لە ناویان بەشێکیان توانیان بەردەوام ببن تا ئێستا و ئیشی جوانەکەن لە سینەما و چوونە کۆلیجی هونەرە جوانەکان یعنی بەڕاستی ئەوە جێ شانازیە یعنی گەنجەکانمان بگەنە ئەو ئاستا بگەنە ئەو بینە بەڕاستی پاش ئەم ئەزمونەش چوومە گەڕامەوە بۆ هەولێر با بڵێن بۆ وەزارەت و دوای وات ینی وتیان سینەمای گشتی دامەزرێت و دەبێت تۆ جێبەجێ بکەی ئەو دەستگایە و کارم کرد بۆ ماوەی 3 ساڵ و نیو من
نامەوێت قسە بکەم بەڵام خەڵک هەیە ئەتوانێت قسە بکە من لەو کاتەدا چەند ئیشم کرد و چەند ڕێگامدا بە گەنجەکانی ناو کوردستان و دەرەوەی کوردستان هەموو شارەکانی کوردستان و لە دەرەوە هاتن کارەکانیان نەکرد کاری هونەریان کرد فلیمیان نەکرد فلیم و فلیمە درێژەکان و چەندین فستیڤاڵ ناوخۆیی و چەندین نمایشی فلیم لە شارەکان و لە گوندەکان یعنی بیگەر لە خانەقینەوە تا زاخۆ یعنی زۆربەی شارەکان من ڕێگامدا بە دەستگاکانی سینەما و خۆمان وەکو گشتی ئەچوون نمایشی فلیمانەکرد ناو خەڵکیدا ناو گوند ناو شار شارۆچکە ینی هەوڵماندا کارێک بکەین بەڵام دوایی بەداخەوە ینی نازانم بۆ تا ئێستاش ینی وەڵامێکی فەرمی نییە خۆی نابی وەڵامی فەرمیدانەوە کەس بایەخ نادا بە مەسلەی هونەر ڕۆشنبیریەوە لە ناو ئیدارات و حکوومات و نازانم چی تاکو بێ بگەڕێ بۆ سینەمای گشتی داخرا یا باش بوو یا خراپ بوو چی بوو ینی نازانین ینی بەناکاو سیستیمی وەزارەت گۆڕاو و سینەمای گشتی نەماوە بوو بە بەشێک کە ئەو نە دەرفەتێنە ئیمکانیات هەیە ناهینی ئەتوانێت وەکو بەشێک وەکو دەستگایەکی گشتی فەرقەکە لایەنی ئیدارەکان تەواو لایەنی بودجە و پارەوەەوە بێجگە لەو وەزعی ئێمەتیایی یانی ئێستا قەیرانی دارایی و مشکلەمان هەیە کۆڕۆنا و داعش ئەوە مەوزوعێکترە بەڵام ئێمە وەکو سیستم بۆ سێرکردن بۆ دوان ڕۆژ بەداخەوە ینی بەداخەوە کەسم نەبینی دانیشێ پلان دابنا بۆ 5 ساڵ جۆرە 5 ساڵ بۆ 2 ساڵ ڕەنگە زۆر 2 ساڵ پلان نییە بۆ دوور سەیری دوور ناکەین زۆر سەیری دەور و پشتمانێکەکەی نزیک وا فێر بوو دەستگاکانمان میلەکانمان هونەریش لەگەڵ ئەوە ڕۆشنیشەوە باسم دەکرد دەبێ خولێک بکەین بۆ ماوەی 6 مانگ بۆ سینەماکاریان گەنجەکان لە ناو شار نەبی لە دەرەوەی شاربی لە جێگایەک و پاش ساڵێک دێنەوە بۆیان ئەوانەی کە دەرچوون بە باشە و زۆر باشە دیسان 6 مانگ دیان بین اینجا 6 مانگی سێم دیان بینە دەرەوە مەڵن ینی بازەکە دەیگوت مامەسە تۆ باسی چیەکەی یان تۆ خۆت هەڵگرتووە بابە چییە خۆم هەڵگرتووە ینی بۆ من چیەکەم ینی ئەمرم با بمرم تۆ دێی لە جێگام ئیشەکە تاوەکەی من لا ئەبەن یەکێکتر دێ ئەمە سیستمە دەبێت دای بنین بەداخەوە یعنی تا ئێستا نەمبینی یەکێ سەیری دوور بکە ینی با نزیکی کەمەوە بۆتان ئێستا بۆ لە کوردستان و لە عێراق بە شێوەی گشتی ڕەنگە ئەخباری عێراق زیاتر لەلاتان لێن ئەعلام زۆر ڕاگاندن باسێکە ئیشتیرات هێنانەوەی شت لە دەرەوە زۆرە لەبەر ئەوە هیچ نەماوە لە عێراق ینی نە سەنعەتێک ماوە نە میوەیەک ماوە نە سەوزەیەک ماوە نێن هەموو لە دەرەوە دێنن خەڵکی خۆی خاوەن حرفە و خاوەن سنعە جوتیار و ئەوانە لە ناو عێراق نایکەن وازیان هێنا ئەوان ئیستیرادیەکەن بۆ ئیستیرادیەکەن ئەو سوالە بۆ ئیستیراد لەبەرەوە ئیستیراد فایدەکەی سەریعترە زوو دێتن زوو دابەشەکرێ زوو تەوزیع ئەکرێت پارەکەی و کۆمیشنی و ئەوانە دەڵێ من دانیشم وەڵڵاهی ناسر حەسەن هاتووە زەوەیەک بۆم چەند دارێکە چنیە 4 ساڵتر 5 ساڵتر اینجا بەربوونەکەی دەرەچێ بۆ ینی منە چی دێنی لە دەرەوە ئەوە ئیشیان یعنی ئێستا قەڵبی کەنە سەر کاری هونەری و ڕۆشنبیری دۆبلاژکردن ئاسانە وەکو کار تەکنیکی من نازانم سەعری و هینێوانە علاقەم پێ نییە بە پارە کارەکەی ئاسانە 4 نەفەر دێن
درامەیەک هینەکەن دەنگیانە گۆڕن ئەوە بە سەرێک خلاص بۆی مە بچین فیلمێک بکەین درامەیەک بکەین ئەوە دیکۆر دابنێن و نازانش بۆ چیمانە ئەوانە حازریان کردوێنە بەبێ ئەوەی بزانین ئەمە چەند سوودی هەیە بۆ ئێمە لەلایەنی هونەری لایەنی ڕۆشنبیر لایەنی حتا سیاسی لایەنی کۆمەڵایەتی لایەنی تەکنیکی چەند لێ فێرە بین نییە من ئەڵێم ئەوەش خەلەلێکی گەورەیە ئێمە